سڵاتان لەوی بینەرانی ژام کاتان باش ڕاستەخۆ لەگەڵتانی لە شاری سلێمانیەوە بۆ ڕووماڵکردنی دوایین ڕوودا و پێشهاتەکان. بینەرانی هێژا ڕووماڵیش تایبەتمان لەبارەی دوایین ڕووداوەکان لە سەر سنوورەکانی ڕۆژاوای کوردستان باکووری سووریا لەگەڵ تورکیادا هەیە. بەپێی دوایین زانیاری کەمێک بەر لە ئێستا نزیکی 15 خولەک بەر لە ئێستا هێرشی داگیرکاری سوپای تورکیا بۆ سەر ڕۆژاوی کوردستان دەستی پێکردووە و ناوچەی چەند ناوچەیەک لە کانتۆنی جیزرا بردومان کراون. ئێمە ئەمڕۆ یا لەم بەرنامە ڕاستەوخۆیدا گفتوگۆ بەگشتی لەبارەی ئەو هەوڵداژیکارانی دەوڵەتی تورکیا دەکەین، هەروەها شرۆڤەی هەموو جانبەکانی ئەەکەین بە میوانداری بەڕێز کاک گانۆر حسێن شرۆڤەکاری سیاسیمان لەگەڵای کاک بەخێر بێت. زۆر سپاس. بام یەکسەر بنەوە و پرسیارەوە کە تورکیا دەستی بە هێرشەکەی کرد. بەڵێ بەداخەوە ئەرەوەی کە پێشتر چاوەڕوان نەدەکرا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئاوا بە ئاسانی دەسەڵگرێ لە پشتیوانی هێزەکانی هەسەدە و کوردەکانی ڕۆژاوە لە بەرامبەر ئەو قارەمانەتی کە نواندبیان لە 2011ەوە بەرامبەر بە بارودۆخی سیاسی ناوچەکەەوە بە تایبەتیش لە سەرڵدانی شەڕی داعشەوە. بەڵام ئەوی کە بینیمان وە دواتر ئەوەش بڵێم پاش ململانەیەکی دووسێ ساڵەی نێوان واشنتۆن و ئەنقەرە لەسەرەوەی کە ئەنقەرە ڕووی لە ئەمریکا وەرجێڕابوو و ڕووی لە رووسیا کردبوو لە مۆسکۆ بەکڕینی موشکی S400 و هەڵوەشانەوەی ئەو ئیتفاقیە کە فڕۆکە بفرۆشێ بە تورکیا گرژی و ئاڵۆزەکانیان. بەڵام بە نظری منەوەی کە ڕوویدا واقعەدەوەیە کە وڵاتێکگرتووەکانی ئەمریکا مۆڕاڵ ناناسێ وی بەپی بەرژەوەندی ئابوووریەکانی و بەژەوەندی سیاسەکانی کە لە مەلەفە بەداخەوە کە نەک هەر پشتی لە هێزە شۆڕژگێڕەکان و خەڵکی کوردستان ڕۆژاوا کرد، بەڵکو ئەتوانم بڵێم ئەو مەسج و تویتانەی ترامپ جۆرێک بوو لە پشتیوانیکردنوی ئاسپێدانەوەی کە جەناب دکتۆر ئێستا هێزەکانی تورکیا پەلاماری ئاسمانی سەرەکانیان داوە و وا بڕوە ئەمێرشانە بەردەوام بێ کە بە نەزەری من جارێکی تر خەڵکی کوردستان لەو پارچەیە ئەکەونە بەرهێرش و پەلاماردانی تورکیا کە هەمیشە بەشێک بووە لە پلانی یا با بڵێن پیلانجیێڕی استراتیژی دژیگەلی کورد لە پارچەکانی کوردستان ئەنقەرە و تورکیا ڕۆڵی گەورەیانە. باشە بەڵام بەڵێ ئێستاش با بڵێن غورفەیەکی ئەوە عملیاتی هاوبەش دروست کرا لەسەر مەسەلەی ناوچەی دروستکردنی ناوچەی ئارام لە نێوان ئەمریکا و تورکیا و بە با بڵێن هەسەدەشدا. بەڵام سەرڕای هەموو ئەم نەرینوانەی هەسەدەش با بڵێن ڕۆژاوای کوردستان و باکووری سووریاش بۆچی تورکیا هەر پێداگر بوودەوەی کە ئەم ئۆپەراسیۆنە بکات. لە ڕاستیە بە نەزەری من گومان و مەترسیەکانی تورکیا لەوەیە کە نەیشاردوێتەوە بە ئاگەیەکیانەوەیە کە پێی وایە ڕۆژئاوای کوردستان هیچی تر نییە جگە لە شۆڕشی پارتی کرێکارانی کوردستان کە بە دژمنی سەرێکی خۆی ئەزانێت. دوو هەم پێی وا بووە کانتۆنەکانی خۆرئاوە وردە وردە لە بەو پشتیوانی نێودەوڵەتی کە هەیەە بەو قارەمانەتی کە نوێیان دویانە ئەبنە دیفاکتۆ و هەڕەشەن لەسەر سنوورەکانی ئەو وەزوو یادرنگەوەی کە چۆن لە ئەزمموی باشووری کوردستان بوو بە دیفاکتۆ. ئەم ئەزمونش لە ڕۆژاوای کوردستان لە سپاس سنوورەکانی وەجاروبار ئەو نەغمەیەی کە باسی لەوا کرد کورد لە ڕێگای ڕۆژئاوا دوانێ بگاتە سەر دەریا ئەمانە تورکیا هەرچەندە لە ڕووی میدیایە زۆر بە سادە لێک دراوەتەوە، بەڵام تورکیا حساباتی گەورەی لەسەر کردو کەمای هەڕەشەن لەسەر سنوورەکانی بۆیە گەڕاوە بە دوای هەموو هەوڵێک بۆی کە بتوانێت ڕۆژاوای کوردستان تێک بشکێنێ و شۆڕشەی لەوێ تێکی بشکێنێ و ئەم مەترسیانە بەخسی خۆی لە سنوورەکانی دوور بخاتەوە و بۆ ئەمە پەنای بۆ ئێران بردووە و ئەمە بۆ ئەمە پەنای بۆ مۆسکۆ بردووە و بۆ ئەمە پەنای بۆ سووریا بردووە و لەگەڵ قەتەر هاوپەیمانەتی ئەنجام داوە. هەموو ئەوانە ناڵم دژی کورد بووە، بەڵام بە جۆرێک لە جۆرەکان هەر شتێک بزانی بێتی مەسەلەن زانی بێتی لە قازانجی خۆیەتی و بچووکترین زەرەر لە پرۆسی سیاسی لە ڕۆژاوای کوردستانەدا و پاشەکشە بەم ئەزموناکە ئەنجامی داوە. بە تەسەوەری من ئێستاش ئەو با بڵێم ئەو خەڵاتی کە ترامپ پێشکەشی تورکیایەکە بەبێ مەبەست نییە. بە نەزەری من ئامانجی زۆری لە پشتەوەیە کە واشنتۆن هیچ هەنگاوێک نانێ بە بەرژەوەندی ئابووری چکە بە نەزەری من ئەمە یەکەم جار نییە بێ من دوای لەسەرواکەین بەرژەوەندی ئابووری چی لەمێ بچینە لای ئەو شاشێ نەخشەکانی سەیری ئەم نەخشانە بکەین. بینەرانی هێژا دەمەوێت لێرەوە سەیری ئەم نەخشانەکەین کاگەنۆر فەرموو کە بزانین چیە گوزێ. بینەرانی هێژا ئەمەی کە لێرا دەبینن ئەمە ئەو ناوچەیە کە لەلایەن ڕژێمی تووشیا و بەردومان کراوە ئەکاتە ناوچەیەک لە سەرەکانی
بەڵێ ناوچەیەکی سەرەکانیە بردومان کراوە دیارە بردومانەکە لەویان نووسراوە ناوچەی قەسەدە لە ڕاسل عینواتە سەرەکانی بردومان کراوە کە ناوچەیەکی باڵێن استراتیژیە تاوەکەوێتە سەر سنووری با بڵێن باکوور و ڕۆژئاوای کوردستان کانتۆنی جززیرەوە دەستی بێگەم لە ئێوە پرسمیانی ئەم هێرش لەم ناوچەیەوە دەستی پێ کردووە با بڵێن خەبیرێکی عسکەرینین بەڵام بەگشتی شرۆڤێ ئێوە بکەن تەسەورێکی لێمە بەربەکوێ بڕوە ئەم جم و جۆڵە لە ڕاستیەوەی کە پێش بەرنامەکە جەنابیشت باس کرد ئەو هێرشانەکە بە نیازیەوە 30 کیلۆمەتر بچێتە قوڵای ڕۆژاوای کوردستانەوە بەشێکی زۆری ئەو کانتۆنانە ئەگرێتەوە و بەداخەوە کە پێشتر کۆبانی لەسەر دەستی گروپی ترۆریتا داعش و بە پشتیوانی تورکیا وێرانکرا بوو تورکیا ئامانجێتی کە ئەم کانتۆنانە بە تەواوی لە سنوورەکانی دوورخاتەوە لەم سنوورانەکە هەمووی کە باست کرد لە بینی ڕۆژاوە باکووری کوردستان و لە هەمان کاتە مەبەستێتی کە هێزەکانی هەسەدا و تەنانەت هێزەکانی تریشکە لەو منتقەیە وردە پاشەکشیان پێ بکات تا ئەوەی کە جەنا بدوتت بۆ سنوورەکانیان بەرتەسی بکاتەوە کە هیچ مەترسێک لەسەر ئەم سنوورانەی نێوان باکووری کوردستان نەمێنێ یا با بڵم تورکیان نەمێنێ بتوانێت پاشەکشیان پێ بکە و وردە ئەو کاتە مەسەلەن ئەتوان بە قسەی خۆی هەرچەند تورکیا بانگەشەوەکە پاش ئۆپراسیۆنەکانی بۆ پەلاماردانی ئەم شوێنانە دواتر ئەکشێتەوە بۆ 5 کیلۆمەتری سنوورەکان ئالاساز ئیتفاقیکەوە بەڵام بە نەزەری من ئەم قسەیە هیچ ڕاز نییە ئەوەی کە ئێمە پێشتر بینیمان چۆن پەلاماری ئەفرینیدا و هێزە مرتەزەقەکانی خۆی و بەشێ لە هێزەکانی ئەنەکەسە و هێزی تر هاتنەناوە و تا ئێستا هێزەکانی خۆش بە تەسەوەری من ئەم هێزانە لە داهاتووە تەسلیمی هێزە مرتەزەقەکانی خۆی سوپای بەناو ئازاد و گروپە تیرۆریستیەکانی تر بە خۆشی ڕابەرایەتیانەکە لەم شوێنانە نامێنێتەوە چکە هەدەفەکەی بەڕاستیەوەیە کە یەکەم ئەم هێزە هەسەدا کە هێزیشی گەورەیە تاو پاشەکشە پێ بکە بۆ بەڵێ لە سنوورەکانی نەمێنێ باشە بەزان بەپێی ئەو نەخشەی کە ئەردۆغان لە نەتەوەگرتوەکان با بڵێن لە جوڵاتی تێگرتوەکان بەرزی کردووە حسابی ئەو ئەبێ لێرە و لە من بجەوە ئەم هێڵە بێت کا لێرە ئەوکاتە لە من بجەوە هەتا گاتە حەسک یعنی تۆ بڕوانە هەموو ڕۆژاوای کوردستان نەک ئەوەی بۆ خۆی کە ئاماژەی بۆ کردو کاڵی ئەمە دەمانەوێت 30 کیلۆمەتر شتێکی وا بچینەوە بەڵام دەردەکەوێت کامە زیاتر لە 30 کیلۆمەتر یعنی چۆن مەبەسمەوەیە چۆن ئێمە دوای بازەواکەین کە قەسەدە گەلی ناوچەکە مەقاومە ئەکەن لە بەرامبەر بەرخۆدانەکەم بەڵام بەچی مانتیقێک ئەمریکا ڕێ بکەوێت بۆ کۆی بڵێ پاشەکشە بکە ئەم جوغرافیا گەورەی بدا یا ئەم جوغرافیا گەورە بکاتەوە بۆ تووشە بێ بێتە ناوی خۆی کاکسەڵا هێشتا ئەم جوگرافیایە نازانم ئەمریکا چەنەوە عادی بە ئەنقەرە داوە بە ئۆپراسیۆنیتی ئەنجامدا دروست مەسەرەن وای دانێ با 40 کیلۆمتر 50 کیلۆمتر ئەمە قسەیە ئەمە مەسەلەن ئەگەر ڕێکەوتنێکیش کرابێ بە تەسەوەری من ئەمریکا کارێکی عجیبی نەکردو چکە ئەمریکا بە درێژایی مێژوو ئەم بێمۆڕاڵی لەگەڵ خەڵکی کوردستان لە پارچەکانی تیش ئەنجامدا بەڵام ئەم پەرام ئارانەگەر لە من بجەوە ئەوە بێتە ئەم سنوورانە بە نظری من تۆ دێ تاکوێ دێ بەڵام مەسەرەن تاکوێ دێ ئەوەی کە جەنابی بشوتە ئەو خۆڕاگریەی هێزەکانی هەسەدا من پێم وانەیە بتوانێت هەموو ئەمانە داگیر بکە وەلانی کەم مدەتێکی زۆری پێچێکە بیوە داگیریشی قسە بکەم بەڵام قسەکەەوەیە هەر شوێنێک لەم نقطانە لە منبەت لە کۆبانێ لە حەسەکە لە هەر شوێنێ بگرێ کۆنتترۆلی بکە بە تسەوری من بۆ تورکیا زۆرە ئەوەندە مەترسیەکانی ئەوەی کە ئەخۆیان ناوێنێن ئەوەندە سنوورەکانی لەگەڵ حەسەدە دوورەکاتەوە بۆی گرنگە بە تایبەتی ناوچە استراتیژەکانی ئەوەی مەسەلەن منبەج و ئەوانە زۆر گرنگە بۆی کە ئەوێ داگیری بکە باش من باس ئەوە بکەم وەک جوغرافیا ئەگەر لە کۆبانێدا 58 ڕۆژ کە جوغرافیەکی تەنگ و بچووکە هەموو هێزی خۆی بەکارهێنا دەوڵەتی تورکیا کە هێزی هەرە گەورەی ناتۆ 58 ڕۆژی پێچوو تا ئەو ناوچەی داگیرکە ئێستا بەسم ئەم جوغرافیا گەورەیە چۆن ئەتوانێت وا بە ئاسانی داگیری بکات مەسەلەن لەوە 58 ڕۆژ بۆ بقعەیەکی بچووک بەڵام ئەوە بەپێی دوایین هەواڵ لێرا باسەکە کە فڕۆکەی تورکی لەسەر ئەو منتیقەیەش ئەگەڕێ دیارە بردومان ئەم منتیقەیە بکات دروستە خۆی کاکسەڵا تورکیا هەموو ئیمکاناتیش خۆی مەسەلەن تورکیا جگە لەوە یەکو هێزێکی گەورەی ناتۆ و هێزێکی دڕندەشە بەرامبەر بە خەڵکی کوردستان بۆیە هەموو ئیمکاناتێکی خۆی کە ئەخاتە گەڕ هەوڵەدا ئەم سنوورە ئەوەندەی بۆ یەکرێک کۆنتترۆلی بکە و بۆ تورکیا گرنگە کە مەسەلەن بە ساڵێک 2 ساڵیش بێ ئەم مەترسیانە لە خۆی دوورکات تورکیا تەحملی ئەوە ئەکا بۆ نمونە ئەو مدە درێژە شەڕ بکات بەسم ئەوەیە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی با بڵێن
بەگشتی ئەمرۆیەوە ئەنکە سەڵاس جگە لەو مەترسیانی کە لە ناو خۆ هەیە لە ناو تورکیا و سوپا و کودەتا ئەگەری کودەتا و دیکتاتۆریەتی ئەردۆگان بەڵام حکوومەتی تورکیا بە درێژایی مێژوو پێوەیەکێ لە هەڕەشە گەورەکانی هەڕەشە گەورەکانی سەر حکوومەتی تورکیا مەسەلەن بستنەوەی سیاسی خەڵکی کوردستانە بۆیە هەموو ئیمکاناتێک سەرڤەکان لە پێناو ئەمەیە وفعلەن هێزەکانی ڕۆژئاوای کوردستان و ئەم پارچەی کوردستان با پێ بڵم لەگەڵ هەر دیفاکتۆ بوونێکی وە ئەوەی کە لە ڕابردوو ڕوویداوە مەسەلەن ئەوەی کە تەواو تورکیانی گەران بووە بۆیە قسەکەوەیە ئەم شەڕە دەستی پێکردووە ئەوەی کە ئێستا جەنابەت ئەم ڕەدەستی پێکردووە بەڵام ئەوەی کە هەرچی ڕووەدا لە داهاتوو ئەو عاقیبەکانی تورکیا تەحمولی مەسئولیەتیەکە و پێشم وانە ئەوەی کە جەنابەت ئەوەی کە لە کۆبانێ ڕوویدا بە ئاسانی پێشتر گروپی تیرۆریستی داعشەوە لە کۆبانەی ڕوویدا ئەو مدەتە درێژە ئەو قوربانی زۆرە و ئەو سەرکەوتنە گەورانەی بەدەستێنە ئەم مەساحە زەردە کە هێزەکانی هەسەدە و هێزەکانی پێوانیتە پێم وانێ بە ئاسانی تورکیا بتوانێت کۆنتترۆلیان بکە باشەکەوا لێرەدا ئەم جوغرافیە گەورەدا شەڕێکی سەرتاسەری لێرا دەبێت دەستی بکات چونکە ڕاستە ئێستا تورکیا بردومانی ئەم ناوچانەی کردووە ئەمەی کە ئێستا لێرایی بینن ئەم ناوچانێت تورکیا بردومانی کردووە ئەوتا لە دوو مەنتیقێسا نەگەوێ دیارە لە مەنتیقێش لە سلوکیش دەستی بە بردومان کردووە لەگەڵ ئەم جۆغرافیایی کە ئەلێرەدایەکە کاتە جەیلان پنات بڵێ یعنی سنووری سەرەکانی بردومانەکانی لە زیاتر لە شوێنێکا چڕ کردوتەوە مەبەستم ئەوەیە لەم جۆغرافیایە شەڕێکی سەرتاسەریەکرێ یعنی چونکە قەزە دەڕای گەیاندووە ئەگەر لە هەر شوێنێکە وێرشی بکرێت سەر ئەو لە تەواوی جوغرافیاکە شەڕەکە بکات دروستە ئەوە تا ئەو تەواو دروستە و مەسەلەن هێزەکانی قەسەدە جگە لە پاراستنی ئەم سنوورانییان لێ لە دەستی بن بۆیە مەسەلەن هەم بە هەموو ئیمکاناتێکیان ئەم جوگرافیایە کە ئەم جوگرافیای ڕنگ زەرکراوە بریتێ لە ڕۆژاوای کوردستان ئەپارێزن بۆ تورکیا خۆشی ئەمازانێ بۆ ئەگەر دیقەت بی لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا مەسەلەن سوپای تورکیا بە هێزێکی زەبەلا حەودێ بەرەو سنوورەکان خۆشی ئەزانێت کە شەڕێکی سەخت ئەبێ وەزایدنەوەی خۆشی ئەوازانێ مەسەن هاوسۆزیێکی گەورە لە پارچەکانی تورکستان لەسەر ئاسی نێودوڵەتی دروزە بێ و خۆشی ئەزانێت ڕەنگە ئەم شەڕە پارتی کرێکارانی کوردستان دەخالەتی تیا بکە پەڕێتەوە بۆ ناو خۆ هەرچەندە من پێم وایە تورکیا بەشێک لە پیلان گێڕەکەی بریتە لەوەی کە مەسجێکی ناربێ بە وڵاتانی منتەقەکە مەسەلەن لانی کەم رووسیا سەردانی لاڤرۆڤ بەتەوەری من بەشێکی پەیوەندی هەبووە بۆی کە هەرێمی کوردستان نەبێ بە تەرەف لەم مەسەلەوە هەزەکەم وەزایدەن ئەوەی کە ئێرانیش ڕێی خۆی گۆڕیەوە لە دووسێ ڕژی ڕابردوودا سەرەتا پێی داوای یەک پارچەی خاکی سووریایەکە بەڵام دوایەوەی کەزانی ئەمریکا مەبەستێتی لە کشانەوە و ئەم مەساحەیە و ئەم پرۆسە سیاسی کە بڕێوە چێ بە قازانجی تورکیا ئەچێتە پێش ئەتوانم بڵێم مەبەستمەوەی بڵێم وردە سووریا تورکیا لە سووریا باڵەدەسترە بێت تا ئێران و رووسیا ئەتوانێت ئەجێندای خۆی جێبەجێکە بۆی ئێران نیگەرانی دەربڕیوە و بە نەزاری من ئەکرێ بڵم پشتیوانی لە هێزەکانی هەسە دەبکە تەبەن بە پێی بەرژەوەندی خۆی نەگەوەی کە مەبەستێکی نەتەوەی و نیشتیمانی بەڵێمە بە پێی ئەم زانیاریە خربەت البەنات و تلبەنات لەو ناوچانە بردومانەکرێت کە لێرە زانیاری داوە شتێکی بۆ من جێ سەرنجەکە گەنەوە مەسەڵەن دەوترا پەنتاگۆن توی ئێمە ئاسمان ناکەینەوە بەڕۆی بەردومانەکە تورکیا هێرشێکیش بکە وەکو دیفاکتۆ ئاسمان ناکرێتەوە بەڕوویدا هێرشکە بەڵام لێرە دەبینی خەریدەکە نیشانێدا فڕۆکەی تووشی دەگەڕێ و ئەو بردومانانش بردومانی فڕۆکەیە تۆب نییە بەبەستمەوەیە دروستە چۆن و بە ئاسانیش مەسەرەن ئاسمانیان بەڕوویدا کردوێتەوە اتفاقەکە دیارەوە هەیە بۆ شێوەیە کە تورکیا بتوانێت لە ڕێی ئاسمانیشەوە هێرش بکە ئەین کاکسەلا ئێمە بەڕاستی ئێمە خەڵکی کوردستان و تەنان هێزە سیاسیەکانیشمان بەداخەوە هێشتا پیان وایە کە ئەمریکا دۆستیانە کە لە کاتێکا لە هیچ مەلەفێکی ئەمریکیە نەیوتۆ کە من دۆستی کوردم و ئەو قسانش کە بە هەمیشە کورد دوێتی ئێمە دۆستی ئەمریکاین و هاوپەیمانین و لە کاتێکە ئەمریکا بەڕاستیەمە نەوتوە یعنی نامێ زۆر ئەگە بە مەسەلەن لە ڕوخانی دەوڵەتەکەی شێخ مەحموود و قازی مەحەممەد و وەتەنانە لە ڕاپەڕین و بەزاندنی خەتی 36 لەلایەن حکوومەتی بەعس و کۆڕەوەکە هەموو ئەمانە ئەمریکا ئەم قسانەی کرد بوو کە نەیاڵین فڕۆکەی بەعس بێتە سەرێمی کوردستان دو جاریش بەدایان هزار کەس بوونە قوربانی وە لە سیوێکی ئاب نزیکترین حاڵەتە مەسەلەن ئەمریکەکان ڕایان
ڕایانگرم بکە ئێمە لێرە ڕێگا نادێن مەسەلەی ڕێفراندۆمی دوای مەسەلەی لە ڕێفراندۆم مەسەلەی ڕێفراندۆم مەسەلەن قسەکە ئەوەیە بەڕاستی یعنی سەرکردایەتی سیاسی کو دەبێت لەم حاڵەتە تێ بەزێک شتێ ئەمانەت تێکەڵاو نەکەین مثلا لە ڕۆژاوی کوردستان هەرگیز نەقەسەدە نەهەسەدە با بڵێن نەمەسەدە ینی نە سیستەمی با بڵێن خۆبەڕێوەبەری باکووری ڕۆژاوی سووران نەیوتوە کە ئێمە ئەمریکا دۆستمانەوە ئێمە هەموو شتێکی ئەمریکان بەڵکو تەنها ئەوەی کە هەیە ئەو ئێمە بەردەوام جوانێ بووە ڕێکەوتنێکی هاوبەش هەیە لە نێوان ڕۆژئاوا با بڵێن باکووری سووریا لەگەڵ ئەمریکایە بۆ مەسەلەی شەڕی داعش و پاراستنی ناوچەکان مەساڵحی مشتەرەک ئەمە بۆ شێوەی وتراوە بەڵام دیسانیش پێویستە حەزەر هەبێت لە ڕێکەوتانە شاری هەبێت مەزلۆم کۆبانی دوێنێ ڕایگەاندۆ کە ئەمریکا لە پشتەوە خەنجەری لێداوین ینی خیانەتیان لێ کرد بەڵێ مەزلە ڕێکەوتنی کە کردویانە ئارە ڕێکەوتنی کە دیارە هەسەدەش پشتی قایم بوو بۆی کە ئەمریکا ئەو خەتی ڕێگانەدا بە هەڵسانی فڕۆکی تورکیا بەڵام قسەکە ئەوەیە بە نظری من ئێمە بە درێژایی مێژووە تێگەین کە ئەمریکا خۆشی نەیشاردۆتەوە ئەمریکا شتێککە بەڕێوە بە بەرژەوەندەکانێتی و هیچ مەسەرەن دۆستایەتی و هاوپەیمانەتێکی نییە و بە نظری من کە ئەم شوێنانە چۆڵەکە ڕێگادا بە تورکیا کە قەتڵ عامی خەڵکی ڕۆژاوی کوردستان بکە ئەوەیە بە نظری من بە نظری شخصی خۆم ئەوە هێزەکانی ڕۆژئاوا و هێزەکانی هەسەدە و گەلی کوورد دەکاتە قوربانی ئەوەی کە تورکیا لە پەیوەندیەکانی لەگەڵ ئێران دوورکەوێتەوە یالانی کەم بێ بە هاوپەیمانی ئەمریکا لە لێدانی ئەگەری ئێران بەڵام شتێکی دیگە بۆ نمونە لە منتیقەی جزیرە هەتا کەیەتەوە بۆ ناوچەی دوای ناوچەی کە با بڵێن لە چەتەکانی داعش پاکرایەوە ئەو منتیقانە لە ڕووی ئەنەرژیەوە مەبەستم لە ڕووی تاقەوە منتیقەیەکی زۆر استراتیژیە زۆرترین دێرە زور مەبەست دێرە زور و کانتۆنی جیزران منتیقی گرکێ لەگە بە تهدید لەگەڵ ئەمە ئەم منتیقانە زۆرترین سەرچاوەی وزەی سووریایە غاز و نەوتی سووریا ئەکەوێتە ئەو منتیقانەوە یعنی چۆن وا بە ئاسانی ڕێگە بدرێت تورکیا دەست بەسەر ئەو منتیقە استراتیژیا بگرێت کە شەڕی هەرە گەورە ئێستا شەڕی وزەیە و دابینکردنی ئەمنی وزەیانی ئەمنی تاقی لە منتیقەکەدا خۆی لە ڕاستیە ئەو جەناب دەرێ ڕاستە بەڵام من پێم وانەیە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەهرەمەند بوو بێ لەو تاقە وزە و نەوتێکە لەو منتقای هەوەندەی کە بەڵام هێزی ئەوانش لە سەرچاوە میدیایەکان ئەوەندەی باز لەوەکەن کە ئەوانە زۆرتر حکوومەتی بەشار ئەسەد و سووریا لێ مستەفید بووە و لەگەڵ ئەوەشە بە نظری من ئەوەیە کە ئەو ئیتفاقی کە کراوە یا ئەو ڕادەستکردنەی ڕۆژاوای کوردستان و پاشەکشی ئەمریکا بۆ تورکیا لە بەرامبەر وزە و شتێکی زۆرتر و زیاترایە تصوری چیەکە مثلا توی ڕێکەوتنێک هەبێ لە بینی ترامپ عادەتەن ئیسرائیلی ڕۆژنامە ئیسرائیلەکانی ژیان و هەندێک لە سیاسمەدانی ئەمریکی دەڵێ هەموو شتێک بە منطقی توجارەت سەیرەکات دروستە ڕاحتا دۆسی سووریاش دروستە مەسەلەن هەرەوەی کەوتم پشتیوانیکردنی تورکیا لە ئەمریکا لە ئەگەری پەلاماردانی ئێران و تەنانەت دەعمی داعش بۆ سەر لە نوێ هێرشکردنەوە سەر عێراق و بە تەسەوەری من ئەمریکا گەشتێتە ئەو قەنەعەتەی مەسەلەن لە هێرشەکانی داعش ڕۆژئاوای کوردستان کۆتایی پێبێنێ و تورکیاش ئەمە ناکە ئەم جارە و تورکیاش ئەمە ناکە ئەم جارە ئێستا داعش خەریکی خۆڕێخستنەوەی بۆ پەلاماردانی بەشێک لە پارێزگاکانی عێراق و تەنانەت لە ناوچەکانی حەمرین و ئەوانەش زۆر بڵاوبوونەوە کە بە دەعمی پشتیوانی تورکیا عەرەبستانی سعودی مەبەستمەوە بڵێنبوونەوەی داعش منتیقەیە مەترسی گەورەشە بۆ سەر باشووری کوردستان ئێرە بێگومان هەرێمانێ بڕوانە بێگومان لە شەنگال و زاخۆ و منتیقی بە ئاجۆ بیگرن مەترسیی گەورە با من دوایین شت پێشان بەم دەکات لەبەرەوەی کە بڕێنە ئەوسە لێرەدا دەمێ ئەمە دیمەنی بەشێک هەندێک فۆتۆی بردومانەکەی بینەرانی هێژا لێ تەنها بردومانەکانی کە کراوە باشە زۆر باشە بەڵام شتێکی دیکە هەیە لەسەر ئەمە قسە بکەین ماکرۆن ئەمڕۆ ئیلهام ئەحمەدی بینیوە تەنها دەڵێ نیگەرانی لە هێرشی ئەگەری هێرشی تورکیا تەمانەوە پێش هێرشەکە بووە دەستەی بەڵێ لەگەڵ سەرۆکی دەستی بەڕێوەبەر ئەنجومەنی سووریا دیموکراتی مەسەدە کۆبەتەوە مەبەستم ئەوەیە هێشتا لە ڕۆژاوای کوردستان فەڕەنساش هەیە مەبەستم دانی مارکۆوانەش بەڵام ئەوروپا و بەگشتی فەڕەنسا لەم نێوەدا هیچ ڕۆڵێکی نییە ئەگەر وابێ لە ڕاستیا من هیوادارم مەسەلەن ئەو پشتیوانی فەڕەنسا بۆ هێزەکانی هەسەدا و ڕۆژاوای کوردستان پشتیوانی جدیبیەکە لە بەنەزەری من نییە مەسەن لە هەموو ڕووداوانی کە لە منتەقەکە ڕوویداوە دوجار ئەخیر و یەکەم و ئەخیر ئەمریکا قساکە و ئەمریکاش
هێزێکی گەورە بۆ لە سووریا و پشتیوانی سەرەکی هەسە بەڵام هەم بەریتانیا هەم فەڕەنساش دژی ئەو هێرشەی تووشیان بەڵام لەگەڵی دانی بەڵام لە نەتیجە کاکسە نەتیجە شتایە لە نەتیجە فەڕەنسا و بەریتانیا لە بەرامبەر پشتیوانیکردن لە هەسەدە و ڕۆژاوی کوردستان دێنە سەر خەت هیچ دژایەتێک ڕاگەێنن ئەمە مەسەلەیەکێ کە بە نظری من ئەوان لە هەر حاڵەتێک کە شەڕەکە بەرەو ئاڕاستەیەکی توندەڕوا ئەوان زۆرتر مەسەلەکان ئینسانیە بینن تا سیاسی کە لە کاتێکە ئێمە لە ڕۆژاوی کوردستان پێویستمان بە مەسەلە ئینسانیەکە نیە پێویستمان بە مەسەلە سیاسیەکەیە کە ئێمە دیفاکتۆین لەو منطقەیە وە گەلێکی خاکی خۆمان ئەوان واسێری ئەو مەسەلەیە ناکەن بە نظری باش ئێمە هەندێک دیمەنمان هەیە بینەرانی هێژا هەندێک دیمەنی بەردومانەکان هاتووە دوایین بردمان بای بێ کە سەری ئەو دیمەنانە بکەین بزانین چیە فەرمون ev dairê Tirkan e dairê Tirkan e va bigere هوا عالم جاليد نيجي ضربني والله ev dairê Tirkan e dairê Tirkan e va bigere هوا عالم جاليد نيجي ضربني وڵی بینەرانی ژاوی بینیتان تەنها بەردەمانەکانی سوپات و شیا بچووکاوی ئێستا دەبینێت تەنها بردومانی ئاسمانیەوە تا هێشتا لە ڕووی مەشاد بڕیەوە هێرشێکی بەو شێوێ نەکراوە کۆنگرس ناڕازی بوو لەم شانەوەی ترامپ و ئۆبرای ترامپ بووە بەشێکی هەرە زۆری با بڵێن سیاسەتی ئەمریکی هەتا لەناو کۆمارەکان جمهوریەکانیشان ناڕازین ئەوان ئەتوانێت چی بکەن کۆنگرسوانێت چه ڕۆڵێکی هەبێ ینی بەری پێ بگرێ نهێڵێ ئەم هێرشە بە قوڵایتر بچێ کاکسە لە خۆی لە ڕاستی ئەگەر لە دەورانی پێشووی سەر کۆمارەکانی پێشووی ئەمریکا کۆنگرس و سناتوانە توانی بێتیان بەر بە بەشە لە بڕیارەکانی سەرەوە بگرن لێرە بە نظری من ترامپ گوێ لەمانە ناگرێ ئەوەی کە بینی مەسەرەن چەند بڕیاری سەریع و خێرای داوە مەسەرەن لەلایەن کۆنگرسمان و لەلایەن سنات و لەلایەن بەشە لە وەزیرەکانی و کابینەکەی ڕخنەوگلەی زۆری لەکراوە بەڵام ئەو هیچی جوابێکی نەبووی کە بڕیارەکەی خۆی داوە لە ماوەی دەست بەکاربوونی ترامپیش لە ماوەی ئەو سێ ساڵەیە مەسەرەن دایان وەزیر و ڕایۆشکاری خۆی گۆڕیوە بە نەزەری من ئەو بڕیارانە ناتوانێت ئەو ناڕەزاتی کۆنگرسمانەوە پێم وانێ بتوانێت بڕیارەکی ترامپ ڕاگرێ هەرچەندە هەڵندێ هەڵوێستی جیاجیا لە ماوەی 1-2 ڕۆژی ڕابردوو بە تویتەکانی ترامپەوە بندرێ بەڵام بە نەزەری منەوەی کە ئەو بریارە ڕێکەوتنێکی پێشوەختەی لەسەر کراوە و سازشی لەسەر کراوە و ئەمریکا ئەبێ لە بەرامبەر ئەوەی کە ڕۆژاوی کوردستان بانجەدا ئەبێت تورکیا لە بەرامبەر ئەوە شتێکدا بە تەسەوەری من لە منتەقەکە ڕووداوگەلێک ڕووەدا کە ئەمریکا پێی گرنگترە لە چارەنووسی ڕۆژاوی کوردستان و هەر سەفقەی بازرگانی بێ یا مەسەرێن ئەو بێت FC 5 بێشتێکی یان پێم وایە لەوە بێ لەوە مەزنتر بێ حسابەکان حسابی کتابی ئەوە نییە کە تورکیا کۆمەڵێک دەست بەرداری S400 بێت و بێتەوە لەم لە پاتریۆت و یان من پێم وایە مۆزوعەکە لەبەرەوەی ڕۆژهاوی کوردستان بۆ تورکیا هێندە جێگای سەرنجە مۆزوعەکە لە مۆزوعی ئابووری گرنگترە و مەسەلەن ئەمریکا اقتراحێکی ئابووری پێشکەش بە تورکیا نەکردو یا تورکیا پێشنیارێکی ئابووری ڕێکەوتم لەسەر ئەوەندەی پێم وایە ئەو سازشێکە لەسەری کراوە سازشێکی ئەجێندایەکی سیاسی منطقەیە پەیوەندی بە عێراق و دوای ئەم خۆپیشاندانەوە هەیە ینی کاک سەڵا دوای خۆپیشاندانەکانی 4-5 ڕۆژی ڕابردووی عێراق بە نظری من تەواوی نەخشەی ئەم منطقەی ئاڵگۆڕی بەسەرادێ هێزە سیاسەکان تەواو ئاڵگۆڕی بەسەرادێ و ئەم پشێوی لە عێراقی سەرە کێشێ بۆ پشێوی زیاتر بۆ ئەگەری هاتنە ناوەی داعشی گروپی تیرۆریستی و بە چاوپۆشی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و بە دنەدانی عەرەبستانی سعودی و بگرە ئیسرائیلیش و پێم وایە ئەوەی کە ویستم باسیش بکەمەوەیەکە ئەمریکا پێی وایە غەڵەتێکی کردووە لە ڕووداوەکانی 2014 کە شەڕی گەورەی تیرۆریستانی داعشی کردووە ڕێگای نەداوە بەغاو شارەکانی تر بگرن وەرە حاصل ئەمریکا گەشتێتەوە قەنەعەتەی ئەگەر کۆماری ئیسلامی ئێران لە بەغا بێ یان داعش بۆ چ فەرقەکە ئەمە ئەکرێ بڵێ ئەمە لە بەرامبەر دۆسیە ئێرانە بێگومان تورکیا تو پێ دوایە تورکیا لە مەسەی دۆسی ئێرانە لە ئێران بکشێتەوە پشت ئێران بکە بتوانێت وا بە ئاسانی یعنی بچێتە بەرێ ئەمریکا بۆ ینی بۆ پلانی ئەمریکا لە ناوچەکە بەرامبەر دژ بە ئێران مەبەستە
ئەگەر ئەمریکا بڕیاردا ڕۆژاوی کوردستانی تەسلیم بکە و لە داهاتوو ئەگە بڕیاردا باشووری کوردستانیشی تەسلیم بکرێ هەنگاوی گەورانە بە نەزەری من تورکیا هەموو سازشێکەکە و هەموو ئەجێندایەکی ئەمریکا و یەکێتی ئەوروپا جێبەجێیەکە بە ڕقمیەوەی مەترسیەکانی لە کۆڵکەنەوە بۆ چەند جار سازشی کردووە بۆ چەند جار مەسەلەن ئەجێندای جیاوازی خستۆتە بەردەستڕۆی پشتیوانی لە ئەمریکا پشتیوانی لە پەکەکە نەکەن مەسەلەن چەند هەوڵی داوەیەکێتی مەسەلەن دوێنێ بڕۆکسل بڕیاریدا و بەلجیکا بڕیاریداوە پێکەکە لە لیستی تورۆر دەرکە ئەمریکا دەیان ساڵە خەریکەوەی ئەم لیستەوە خۆی پێڵێتەوە مەسەلەن دەیان ساڵە هەوڵەدا تەلەڤیزیۆنەکانی پەکەکە لە سویدە لە نەرویجە لە بڕۆکسلە دابخە هەموو هەوڵێگەدا بە قازانجیەوەی لەکوێ ئەزمونێکی کورد هەبێ شکستی پێبێنێ وە گوێشی لەوە نیە چەنە خەرجی مادیەکە و چی باجێگەدا لە هەموو استراتیژی سەرۆداڕشە باشە ئێمە دۆسیەکمان هەیە راپۆرتێکی بینەرانی ێژە باسی ئەو راپۆرتە بکەین لەسەر دوایین پێشهادەکان زیاتر گفتوگۆکەین فەرموون. سیاستمەدار و میدیاکانە زۆرێک لە وڵاتان لە دژی هەڕەشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ڕۆژئاوای کوردستان هەڵوێستیان دەربڕیوە لە دوای هەڕەشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و وێ ڕایچەتەکانی هێرش دەکاتە سەر عەفرین و شەهبا هاوکات هەردوێنێ هێزە داگیرکەرەکانی تورکیا گوندەکانی مالیکا شەوارخا و ئیرشادیەی سەر بەناوچەی شەڕی عەفرینی بە تۆپی دوورهاوێژ و چەکی قورس تۆپباران کردووە هاوکات هەر ئەمڕۆ سوپای تورکیا بە ئۆتۆبوس سەرباز و جبەخانە و ئۆتۆمبیلی جەنگی بەرەو بارەگەکانی خۆی لە هەرێمی باب دەگوازێتەوە سەربازی تورک لە هەرێمە جیاوازەکان کە بەرەو هاتای برابوون لەگەڵ زرێپۆش و جبەخانەوە لە ناوەندی شاری کیلیسەوە بەرەو بارەگەکانی سوپای تورکیا لە شاری بابی سووریا گواسترانەوە سوپای تورک یەکینەکانی سەربازی و زرێپۆشەکانی لە هێڵی سنوور دەربازی عەزاز و باب کرد و چەتەکانی خۆی لە هەرێمی ساجووری منبەت جێگیر کرد جێگەی ئاماژە پێکردنە لەگەڵ هەڕەشەی دەوڵەتی تورکیا شانانوستەکانی چەتەکانی داعش دەستیان با جەم و جۆڵ کردووە هاوکات چەتەکانی داعش بەرەبەیانی ئەمڕۆ لە گەڕەکی باسیری ڕەقا هێرشیان کردە سەر خاڵەکانی کۆنتڕۆڵی هێزەکانی سووریای دیموکراتیک باپی زانیاریەکان ژمارەی زۆری تەتەی داعش هەوڵی کۆنتڕۆڵکردنی خاڵەکانی قەسەدایاندا و لە نێوان هێزەکانی قەسەدە و چەتەکاندا شڕێکی قورس ڕوویدا فڕۆکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتیش ئەو ناوچانەی کە داعشی لێ بردومان کردو هەتا ئێستاش لە ناوچەی شاری ڕەقا ناوبەناو شەڕ ڕوودەدات لای خۆیەوە فەیساڵ میقداد جێگیری وەزیری دەرەوەی سووریا ڕایگەیاند دیمەشق هەموو خاکی سووریا دەپارێزێت و هیچ داگیرکاریەک لەسەر خاکەکەی قبوڵ ناکات جێگیری وەزیری دەرەوەی سووریا ئاماژەی بەوەش کردووە لە ئەگەری هەر دەستدرێژێکی تورکیا بۆ سەر خاکی سووریا بە هەموو توانایەک بەرگری لە وڵاتەکەمان دەکەین و داگیرکردنی زەڕەیەک لە خاکی وڵاتەکەمان قبوڵ ناکەین هاوکات هێزەکانی سووریای دیموکرات لە ڕاگەاندراوێکدا داوای لە کۆمەلگەی نێودەوڵەتی کرد ڕێگری بکەن لە هێرشی چاوەڕوانکراوی تورکیا بۆ سەر ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕاگەاندراوەکەی هەستەدا لە بەرەبەیانی ئەمڕۆ بڵاو کراوەتەوە ئاماژە بەوە دەدات ناوچە سنووریەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە لێواری کارەساتێکی مرۆیی چاوەڕوانکراودایە تەواوی ئاماژە و زانیاریە مەیدانیەکان و کۆکردنەوەی هێزی سەربازی لە دیوی تورکیا دەری دەخەن ناوچە سنووریەکانمان دەکەونە ژێر پەلاماری سەربازی تورکیا لەو نێوەندەشدا تورکیا سەرەتاچەتەوە میلیشیا و عەرەبە ئاوارەکان بەکاردەهێنێت لامیانەی ئۆپراسیۆنەکانی شەڕوانان لە ڕۆژئاوا لە دژی مۆڵگەکانی داعش 12,000 تەتەی داعش بەدیل گیران بە گوێرەی لە دوانەکانی هەسەدە و بەرپرسانی پنتاگۆن لە نێوان ئەو 12,000 کەسەدا 2,000 تەتە هەڵگری ناسنامەی بیانین 10,000ەکەی تریش عێراقی و سوورین بەڵێ بینەرانیژە کاک ئەنوەر منەمە دوایین پرسیار لە جەنابتان بکەم کە هێسەدەش هەموو هێزەکانی خۆی نەو ناوچانە کۆکردەوە حتا دوایین لە دوانەوەڵێ ئێمە ئەولەویاتمان ئیدی پاراستنی سوورەکانمانە نەک ئەو هێزە گەورەی کە بۆ شەڕی داعشیا بۆ حیمایەکردنی ئەو هەزاران داعشەی کە بەدیل ژیراون ئاما هینمان کردووە تەرخانمان کردووە بەسمێ ئەنجام بەچی ئێگا ئەنجام ئەم ڕەوشە بە نظری من جینایەتێکی تری تورکیا بەڕێوە چێ لە منتقەکە و خیانەتێکی تری ئەمریکا دووبارە بێتەوە بۆ بەرخوردان و قارەمانێتێکی تری هەسەدە و کوردیانی ڕۆژئاوا بەجێگا بەڵام هەرگیز بە نظری من تورکیا ناتوانێت کۆی ڕۆژاوای کوردستان داگیر بکە و کۆنتترۆلی بکە و تورکیا پێم وایە پێی وایە هەر شوێنێ لە ڕۆژاوای کوردستان داگیر بکە و هەر سەربازێکی هەسەدە جانی لەدەستدا و شەید بێ پێی وایە ئەوە مەسەرە لە ئێنەرژی پارتی کرێکەکانی کوردستان کەمە بێتەوە لە ئێنەرژی کورد کەمێ بێتەوە بۆیە دەست بۆ هەموو جینایەتێکە بە دەست بۆ هەموو قەتڵ ئامێکە بە و من هیوادارم هێزە کوردستانیەکان ئەوانەی کە هێزی شۆڕژگێر و نەتەوەی و نیشتیمانین لەم مووقفیان هەبێکە بە نظری من بەشە لە هێزەکان بە نظری من لەم گەلە کۆمەیان ڕەنگە بەشدار بن هیوادارم کە هێزە نیشتیمانی نەتەوەیەکان پشتیوانی لە خەباتی ڕۆژئاوا و هێزەکانی هەسەدە بکەن وەندە ئیمکانات دەبێ ئەو
هەمیشێتی نێتەوەی بپارێزن وی وادارم لە بەدوای ڕووداوەکانی ئەم هێرشانە سەرکردایەتی سیاسی و لەوە تێبگا کە ئەمریکا دۆستی نییە و ئەمریکا هاوپەیمانی خۆی دۆستی خۆی بێت من زۆر سپاس دەکەم سپاس باتنیەوە کاگەنەوە بێت بینەرانی هێژا من ئەچمە لای دوایین هەواڵ بزانین چییە جایی کە سپاس بە کاگەنوەر بەڵێ لێرەدا ئەمێ دواسێری دوایین ڕووداوەکانکن کە لێرایە بەڵێ ئاژانسی ئانها چی نووسیوە لەو بارەیەوە لەبەرەوەی کە ئەمڕۆ هێرش دەستی پێکردووە ئاژانسەکانیش زەخت و فشارێکی زۆریان لەسرە بخۆیان ڕایگەین کە هێرشی تورکیاتان نەک هێرش تورکیا لە ڕووی ئاسکەری بەڵکو هێرش لە ڕووی مێدیاییشەوە لەسەر ڕاگەاندنەکان هەیە بە بچمە سەر ئاژانسی ڕۆژنیوز کە دوایین هەواڵ چییە دیارە دوو ناوچە لە تلە بیڵس لە سەرەکانی و لە ناوچەی تربێسپی بردومان کراون لە بەردەم کۆشکی سپیش ناڕزایی دەربڕاگرت بوونەوە هەبووە بەڵێ بینەرانی هێژا فشارێکی زۆر لەسەر ئەوە هەیە لەسەر ئاژانسەکان هەیە بەڵێ لە بەردەم پەرلەمانی ئەوروپا کوردان کۆبوونەتەوە کوردانی لە بەردەم پەرلەمانی ئەوروپا لە بڕۆکسل لە بەرامبەر هەوڵداژی کاری کۆبوونەتەوە ئەمە وەکو هەیە بلۆکی پاراستن بەرحاڵ بینەرانی هێژا ڕووداوە گەلەکان بەو شێوەیە من لێرا کۆتایی بە بەرنامەکە دێنم هەڵبەت بەردەوام دەبین لە ڕووماڵەکانمان بەردەوامێ بەڵام لێرا کۆتایی بە ئەم بەرنامەیە دێنم لە شاشەکە دامە بڕێن دوایین پێشهاتەکان بەردەوام دەهێنە بەردیدیەوە لە خۆشی دابن.